بە ناوی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە باتی سکرتارێتی هەڤاڵ مامجەلال سەرخۆشی هەمووتانەکەم لە بنەماڵە بەڕێزەکەی لە کاگامانج و برا و کەسوکاری لە هەموو شاری سلێمانی کە عەبدوڵڵا خەڵکی ئەم شارە قارەمانە بوو ئەو شارەی کە ئێمە هەمومان شانازی بە خەبات و تێکۆشانی یەکێک لەو ڕەمزانەش کە کا عەبدوڵڵایە کە عەبدوڵڵا پیاوێکی تێکۆشەر بوو. من وەکو هاوڕێی 50 ساڵەی ناسم لە شۆڕشی ئەیلول لەم قۆناغەی دوای ئەویش کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەو ڕۆژەوە کە دروست بووە کاک عەبدوڵڵا لە خەڵکە ڕێکخستنە نهێنیەکانی لە تێکۆشەرەکانی یەکێ بوو لەوانەی کە هەموو خەڵکی تێکۆشەرەکانی یەکێتی نیشتیمانی و خەڵکە شاری سلێمانی پێزانێ. عەبدوڵڵا حاجی سەعید خەڵکی ئەم شارە بوو، بنەماڵەیەکی ئەم شارە و دیار لە سلێمانیە کە بنەماڵەیەکی دیار و بە خزمەت و کۆمەڵایەتی بوون و هەموو خەڵک ڕێزیان لای هەموو خەڵک هەبووە. کاک عەبدوڵڵاش بە هەمان شێوە لە لابێتیەوە دەستی داوەتە خەبات و تێکۆشان و هەر لەسەر ڕێبازی مامجەلال و پێش تەبعاً لە ناوەڕاستی شەخسەکانەوە خەباتی کردووە. کاک عەبدوڵڵا حاجی سەعید لە دوای کۆنگرەی دوی یەکێتی نیشتیمانی کوردستان جەنابی مامجەلال متمانەی ئەوەی پێدا بوو بە یاریدەدەری جەنابی مامجەلال بۆ کاروباری بازرگانی. کاک عەبدوڵڵا لەو بوارەدا لە بواری ئابووری و لە بواری بازرگانیدا ڕۆڵێکی بەرجەستەی هەبوو بۆ کۆکردنەوەی کاسبکاران و بازرگانەکان و وڵاتانی دەوروبەر هێنانی خەڵک بۆ ئێرە لێرە بۆ گەشەکردنی ئابووری کوردستان و بازرگانی کوردستان. کاک عەبدوڵڵا ڕۆڵێکی گەورەی هەبوو کە لە سەرەتای دامەزرانی حکوومەت هێرمی کوردستانە بوو. هێشتا حکوومەت نەکەوت بۆ سەر پێ بۆ ئەو بوارانە. کاک عەبدوڵڵا ئەو بوارانەی هەموو پڕ کردبەوە، بەڕاستی ئەو بۆشایانەی هەموو پڕ کردبەوە. زۆر سوپاسی تایبەت بۆ نوێنەرانی دادەهێرۆ و جەنابی کاک باڤڵ تاڵەبانی بۆ تەشریفهێنانیان و بۆ تەشریفهێنانی هەموو لایەکتان. ئێمە وەکو بنەماڵە شانازیەکەین کە باوکمان هەموو تەمەنی خۆی سەرتاسەری تەمەنی خۆی لە تەمەنی هەڕەتی لاوێتیەوە پێشکەش بە خەباتی ڕزگاری نیشتیمانی کوردستان کرد. لە هەردوو شۆڕشی نوێ و هەروەها لە شۆڕشی ئەیلولیشا بەشداری کارای هەبووە، بە تایبەتی لە کاتێککە پێگەیەکی بەهێزی لە ناو شۆڕشی ئەیلول هەبوو وەکو پێشمەرگەیەک و هەروەها وەکو فەرماندەیەکی پێشمەرگە